پرسیاری حەفدە ئەڵێ ڕاتان چێ لەسەر کارەکانی شاسوار عەبدولواحید کە دەستی کردو بە چاکردنی چاڵ و چۆڵی شەقام و پردی ڕووخاوی کوردستان و ئەمە ڕێی وەرناگیرێ لەسەر ئەمە شتێکی زۆر باشە و یعنی ئەمە چەپڵە لای ئێمە جائیز نییە ژنا چەپڵەیەکیشم بۆ لێدا بێ بڵێن ئەڵڵاهو ئەکبەر یخوازای بە خێری بداتەوە خوا هیدایەتی بدا و زیاتر التزامی دینی بۆ پیا بکە و خزمەتێکی زۆر باشە پرد ڕووخاوە ئیشی ئەو داغوتانێکەوە چاکیان نەکردوتە بەڵام ئەم پیاوەتێکی گەورەی کردو چاکی کردو خوای گەورە زیاتری پێ ببەخشێ و پردە ڕووخاوەکان و ماڵە ڕووخاوەکان و شەقامە ڕووخاوەکان چاکاتەوە شتێکی باشە ئەڵێ حکومەت ڕێگری لێکە ئێتەمە ڕێگری لێکە چونکە ئەم یحسودون الناس على ما آتاهم الله من فضله جارێ کابراکە حەسوودیت پێبا لە هیچی نەبوو ئەو حەسوودیت پێبا لەبەر تۆ ئەتوانی ئیشێ بکەیت تۆ پارە ئەبەخشی کەچی ئەو بەخیلە تۆ بە پارەی خۆت ئەیبەخشی کەچی ئەو حەز ناکە لەبەر خەڵکێکی دوای لەوە پرسێ ئای خۆ تۆ قەسی چمە تۆ ئەندە دەوڵەمەندی ئای بۆچی تۆش نابەخشی لە ترسی ئەوە وەختە شاسوار عەبدولواحید ڕێگایەک چاکات و پردێک چاکات و تەمان ئەو کاتە خەڵک ڕۆکاتەوە حکومەت دەڵێت داڕزێن پارەی ئەو هەموو نەوتەتان دزی پارەی یەک نەوت یەک بیرە نەوت تەرخانکەن بۆ پردەکانی کوردستان کافیە ئەم باراناوە ئەم لافاوە زانی چی زەرەرداوە بە سەبەبی ئەو تاغوتانەی بەخوا بەردێ لە ئاسمان بکوێتە خوارەوە لەو باشووری کوردستانە خەتای پارتیوێچێتی هەر بەردێ بەرد ببارێ کەڵەکە بەردێ بڕوخێت تاوێرە بەردێ لە شاخێک ببێتەوە قڕولیتە ئاو قڕولیتە ڕادایی زەوی و زارێک سەبەبی ئەوانی تێ نەکەر کارە با ئاو دەرمان نەکەر ئەمان و نەمانی دەستور و یاسا شەریعەتێک هەموو شتێک ئەم تاغوتانەتیایە مەسئولن شاسوار عەبدولواحید شێکی زۆر باشی کردووە ئاسایی ڕێ لێگرن لێ ناگرنەوە پیاوێکی بەڕێزە و دلێرە و بەڕوویان ناوەستێتەوە خۆشی وەتوعەکانیشی ئازان لە پەرلەمانە و بینیشمان نمونونەکان مابینی ڕابوون معروف و ئەوانی تریان و نەسڵ لە لێدانەکەنەوە و قسەی خۆشیانەکەن و مەشروعی خۆشیانە بنە پێش ئێمە زاهیرەکە ئاوا بینین تەرجیعی و زاهیرێژەکەین بتەکی هەر کەسێکیش مویەک لەم بەرازانە بکاتەوە پێمان باش شتێکی زۆر باش ئەنجا ئەمە کە بڵێ ئەوان ئیحراجەکە ئیحراجکردن چییە برە ئیحراجکردن ئەم کەلیمە ئەدەبی ئەمە بەڕازێمە بۆ مفتیەک بۆ پیاوێکی گەورە و معقوڵ وەکارێنە بڵێ ئیحراجی مەک ڕاوەمانە زەلیلیان کەن تفولعنەتیان کەن سەرۆت سامانیان بدزن هی ماڵیان حساباتی بانکیان هی حیزبیان هی شخصی خۆیان لە بندەستیان دەربێن نەما هەمووشی خێرە بە ئەجر بۆتانە نووسرە پاڵەی پارەکەش حەڵاڵ و زوڵاڵە